ئەتوانین بە جۆرێکی تر سوود لە کاتەکەمان وەربگرین ناڵێکی چاوگەشت لێرە کێ ئارەزومەند دەبێ گۆرانێکمان پێشکەشکات ئێمە بۆ ماوەی 4 ڕۆژ لە شاری هەڵەبجەی خۆشەویست بووین بەڕاستی ئەم جم و جوڵە هونەریانە تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگە لە ئێستاە ئێمە هەست بە ڕنگدانەوەی نەکەین بەڵام پاش زەمانێکی تر ڕەنگە پاش ساڵێکی تر بێ یا دوانی تر یا چەند مانگێکی تر ئێمە هەست بەو گۆڕانکاریە بکەین کە ئێستا ڕوویاوە بەڕاستی ئەم هەنگاوەی کە لە شاری هەڵەبجە دروست بووە فستیڤاڵی شان و قوتابخانەکان و ئابەم جۆرە گرنگە لە هەموو شار و شارۆچەکانی تری کوردستان بکرێ لە بەرەوەی ئێمە هەمیشە وتومانە ئەبێ شانۆ ببێ بە کللتور چون بۆ سەیری نمایشی شانۆکان ئەبێ ببێ بە کللتور ئەمە زۆر زۆر گرنگە ئەم بوون بە کللتورە لە ئێستاوە دەست پێ بکرێ لە بەرەوەی کە پێویستە ئەمە ببێ بە دیاردەیەکی زۆر زۆر باش لەبەرەوە گرنگە بۆ هەریەک لە تاکی ئەم شارە و بۆ شانۆکاری هەڵەبجە ئەبێت ئێمە ئەم فستیڤاڵە بەرز بنرخێنین من وەکو لیژنەی دادوەر و لەگەڵ هاوڕەکانمان ڕەنگە چەند تێبینیەکمان هەبێ لەسەر تەواوی نمایشەکە بەڵام هیچ نمایشێک و هیچ کارێکی شانۆیی بێ تێبینی نابێ ئەو تێبینیانە ئێمە هەمانە بە دڵنیاییەوە بۆ باشترکردنی فستیڤاڵەکانی ساڵانی داهاتووی شاری هەڵەبجەیە لەبەرەوە من سوپاسی یەک بەیەکی ئەو بە تایبەتی کچەکان ئینجاکە هەموو قوتابیەکانەکەم کە ئەم هەنگاوەیان ناوە سوپاس بۆ دایک و باوکیان بۆ مامۆستاکانیان کە ڕێگەیان پێیاون بێن ئیش بکەن یعنی بەڕاستی من کە ئەمەم بینی وتمە بێ ئێمە لە سلەیمانیشەوە دەستین بەم ئیشە لە هەولێرەوە لە هەموو شارەکانەوە بۆ ئەوەی چون بۆ سەیری نمایشی شانۆ ببێ بە کللتور لە ئێستاوە ئەبێت. باجي سماحي بانا حسن ئێمە وەکو قوتابخانەی شارە زۆر بە شانۆی ببوورە هاڵا بووم بەشدار بووین لە خولی دووەمی فستیڤاڵی شانۆی گۆران و وەکو کاندیدی فستیڤاڵ بۆ خولی دووەم دەستنیشان کراین زۆر خۆشحاڵم بەکردنەوەی ئەم فستیڤاڵە بۆ قوتابخانە و باخچە و مەکتەبەکان بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەوەی شانۆ زیاتر لە قوتابخانەکانە گرنگی پێ بدرێ هەم لە سەرەتایی هەم لە ناوەندی بۆ ئەوەی قوتابیان زیاتر ڕوو لە شانۆ بکەن و ئەو قوتابیانەی کە بەهرەمەندن بەهرەکانیان ببینرێ و نەشارێتەوە و بتوانن پەرەی پێ بدەن و هەوڵی زیاتر بدەن دەستان خۆش بێ و بەخێراتن. شەیدا حەمید شانۆیی نێنی دادوەرەکان قوتابخانەی ئاسۆی حاجی مەحموودی بامۆکی